پاکێجی خێزانی لە فاستلینگ بێسنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکەت دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێ خۆشەویستان. سەرچاوە مێژوویەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەدۆڵف هیتلەر یەکێک بوو لە سەرکردە مەترسیدارەکانی مێژوو و لە سینی سانی ساڵی 1945 لە بنکەیەکی نهێنیدا تەقەی لە خۆی کردووە و هەروەها هاوسەرەکەشی بە ناوی ئیڤا براون بە خواردنی سیانیدی پۆتاسیۆم خۆی کوشتووە. بەڵام ئەوە فێڵێک بوو کە ڕۆژنامەنووسانی بیانی بۆیان دەرکەوت کە لە 28 نیسانی هەمان ساڵدا هیتلەر سەرکەوتوو بووە لە هەڵهاتن لە بەرلین پێش ئەوەی سۆڤێت دەستی بەسەردا بگرێت. ئەمەژە لایەن سەرۆکی یەکێتی سۆڤێت جۆزف ستالین پشتڕاست کرایەوە کە هەرگیز باوەڕی بە چیرۆکی مردنی هیتلەر نەکرد لە کاتێکدا پاشماوەی تەرمەکەشی ئامادە بوو. بەڵام ستالین هەرگیز باوەڕی بەو بەڵگانە نەدەکرد و بە گومانی مەرگی هیتلەر مایەوە. هەروەها وتی کە هیتلەر خوێن ساردا نەک هەڵگیری نەخۆشی دەرونی بێت بۆیە مەحاڵە خۆی بکوژێت. ئایا ستالین چۆن گەیشتە ئەم ئەنجامە و بۆچی زۆرێک لە سەرکردە نازیەکان دەیان گوت لە دوای 22 نیستانی ساڵی 1945ەوە فەرمانیان لە سەرکردی نازیەکان وەرگرتووە؟ ئەو ئەفسەرانی کە لەلایەن سوپای سۆڤێت وەڕوژێنراون دەڵێن سەریان سوڕماوە لەو گۆڕانکاریانەی لەو ماوەیەدا لە هەڵسوکەوتی سەرکردی نازیەکاندا ڕووی داوە. بەو پێی چیتر لە نووسنگەکەی دەرنەچووە و وەک ئەوەی کەسێکی دیکە بێت ڕەفتاری دەکرد. ئایا کەسێکی دیکەی هاوشێوەی هیتلەر هەبووە کە هەوڵ بدا شوێنی ئەو بگرێتەوە بۆ ئەوەی یارمەتی بدات لە هەڵهاتن؟ ئەمەش ئەم بابەتەیە کە لەم ڤیددیۆدا هەوڵی ڕوونکردنەوەی دەدەین بۆیە با پێکەوە دەست پێ بکەین. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ مادووبوونمان نەک فرمانێک ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیددیۆمان بۆ بکەن و هەروها شەیریش بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و هەروها سەبسکرایبی کەناڵەکەشمان لە بیر مەکەن بۆ ئەوەی هەمیشە ناوازەترین بابەتەکانتان پێ بگات. ئێستاش با دەست پێ بکەین. مێژوو نووسانی ئینگلیزی ڕاد ویلیامز و سیمۆن دانستان بۆ ماوەی 5 ساڵ لێکۆڵینەوەیان لەم دۆسیە کرد و بە جیهاندا گەشتیان کرد بۆ کۆکردنەوەی بەڵگەی جۆرا و جۆر و چاوپێککەوتنیان لەگەڵ شایەت حاڵەکان و دوجارش گەیشتن بە ڕاستیەکی سەرسوڕهێنەر. لە ساڵی 1945 ئەدۆڵف هیتلەر هەڵهات بۆ ئەرجەنتین و مارتن بۆرمان سەرپەرشی هەڵهاتنەکەی کرد. بۆرمان پڕنهێنیترین کەس بوو لە دەوروبەری سەرکردەی نازیەکان و سەرۆکی مەکتەبی حیزب و نووسری شخصی ئەدۆڵف هیتلەر بوو. ساڵی 1933 بۆرمان کە زانی ئەڵمانیا لە شەڕەکەدا دۆڕاوە ئۆپەراسیۆنی هەڵهاتنی مێژووی دەست پێ کرد کە ناو برا بە ئۆپەراسیۆنی هەڵۆ. یەکەم هەنگاو ناردنی بڕێکی زۆر زێڕ و بەردی بەنرخ بوو بۆ وڵاتانی جیاواز لە سەرانسەری جیهان. هەنگاوی دۆمی ئۆپەراسیۆنەکە دابینکردنی پەناگەیەکی سەلامەت بوو بۆ هیتلەر و دەوروبەرەکەی کە دوای دۆڕانی شەڕەکە هەڵبێن بووی. بۆرمان ناوسەیەکی فراوان و نیمسە چۆڵی لە باشووری ئەرجەنتین وەک پەناگەیەک بۆ هیتلەر بۆ ماوەیەکی زۆر هەڵبژارد. لەو کاتەدا ڕووداوەکانی ئەرجەنتین بە قازانجی نازیەکان دەڕۆیشت چونکە لە ساڵی 1943دا کودەتایەکی سەربازی بە سەرۆکایەتی خوان دومینگۆ پێرۆن ڕوویدا و لە ڕێگەی ئەوەوە هاتە سەردەسەڵات. هەروەها پێرۆن بە پشتیوانی نازیەکان لە سەرانسەری جیهاندا بەناوبانگ بوو. هەروەها بۆرمان بڕی 50 ملیۆن دۆلاری ئەمریکی زێڕی نارد بۆ ئەرجەنتین. ئەویش بە هاوکاری هاوڕێ نزیکەکەی هێنریگ میلەر و زاوای هێرمان فێگلین. لە نیوەی شەوی 28 نیسانی 1945 ئۆپەراسیۆنەکە دەستی پێکرد. هیتلەر و هاوسەرەکەی و هێرمان فێگلین و 6 پیاو لە هێزی تایبەت بە پۆشاکەوە بە یەکێک لە تونێلەکانی ژێرزەویدا ڕۆیشتن. درێژی تونێلەکە 7 کیلۆمەتر بوو و نزیکەی 3 کاتژمێری خایان تا بپەڕێتەوە. دوای دەرچوون لە تونێلەکە جگە لە کۆمەڵێک ئۆتۆمبیلی زری پۆش 3 تانکی تایگەر دوژ هەبوون. دوای ئەوە هیتلەر و دەوروبەرەکەی گواسرانەوە بۆ ڕێڕەوی فرین کە 1 کیلۆمەتر لە دەرچوونی تونێلی میترۆوە دوور بوو. بەڵام بۆرمان و میلەر یاوەری هیتلەریان نەکرد. ئەم دوو کەسە لە بەرلین مانەوە بۆ ئەوەی وەک بەشێک لە پلانەکە ئاگاداری کاروباری دیکە بن. لەو کاتەدا هیتلەر گەیشت بۆ فڕۆکەخانە. هەروەها لەوێ فڕۆکەیەکی جەفتی تۆ چاوەڕێی دەکرد تا بیباتە دەرەوەی وڵات کە پیتەر بۆگار فڕۆکەوانی فڕۆکەکە بوو.
فڕۆکەکە بەرەو شاری توندەری دانیمارک هەڵفڕی. شایانی باسە کە بۆگار لە ساڵی 1940 لە بەردەم دادگای پۆڵەندا ئیفادەی داوە و دانی بەوە دانا کە بە شێوەیەکی شەخسی سەرپەرشتی گواستنەوەی ئەدۆڵف هیتلەر و هاوسەرەکەی و هەندێک لە ئەسکۆرتەکانی لە ئەڵمانیاوە کردووە. لەو کاتەدا دادگا قسەکانی بەجددی وەرنەگرت، بەڵام قسەکانی سەرنجی ڕۆژنامەنووسانی بۆ لای خۆی ڕاکێشا کە دواتر شوێن پێی ئاسەوەرە مێژوویەکانیان وەرگرت سەبارەت بە بۆگارد ڕاستەوخۆ دوای ئازادبوونی لە زیندان لە ساڵی 1950 لە چاوی خەڵکدا ون بوو. دوای ئەوەی فڕۆکەکە گەیشە شاری توندەر، جارێکی دیکە بەرەو بنکەیەکی سەربازی ئەڵمانیا لە دانیمارک هەڵفڕی. لەوێشەوە هیتلەر و هاوڵەکانی سواری فڕۆکەی سێم بوون بەرەو شاری بروسی ئیسپانیا کە نزیکەی 110 کیلۆمەتر لە بەرشلۆنەوە دوورە. لەوێ فڕۆکەکە هەڵوەشێنرایەوە، ئەویش بۆ شارنەوەی تاکە بەڵگەی هەڵهاتنی هیتلەر و دوورکەوتنەوە لە هەر تۆمەتێک کە ڕەنگە یەکێتی سۆڤیەت یەکسان بکات دژی ئیسپانیا بەهۆی هاوکاریەکانی لە هەڵهاتنی هیتلەر. هەنگاوەکانی دواتر بریتی بوون لە ناردنی هیتلەر و هاوڵەکانی بۆ یەکێک لە دوورگەکانی کەناری لە ڕێگەی فڕۆکەیەکی سربەهێزی ئاسمانی ئیسپانیاوە بە فەرمانی ڕاستەوخۆی دیکتاتۆر فرانسیسکۆ فرانکۆ کە لەو کاتەدا حکومڕانی ئیسپانیای دەکرد کە گروپەکە لەوێ بوو لە کۆشکێکی کۆن لە کاریبی نیشتەجێ بوون. لەو کاتەدا بۆرمان و میلەر لە بەرلین بوون و کاریگەریەکانی هەڵهاتنەکەیان ڕووماڵ دەکرد لە بنکە ژێرزەمینەکەی هیتلەردا لەگەڵ هاوشێوەکەی هیتلەر و هاوشێوەی هاوسەرەکەی هیتلەر جێگیر بوون. هاوشێوەی هیتلەر لە ساڵی 1940 لەلایەن دەستگای نهێنی پارتی نازیەوە دۆزرایەوە کە هاوڵاتیەکی نەمساییە و لە چاپخانەیەکی پۆڵەندیدا کاری دەکرد. ئەم پیاوە زۆر لە سەرکردەی نازیەکان دەسوو و ڕۆژێک لە بەرساوی خەڵکی داون بوو، دواتر بوو بە خوێندکاری پارما. بۆرمان دڵنیا بوو لەوەی بە توندترین متمانە هەموو شتێکی فێر بکات. بۆ نمونە خەریکی فێربوونی دیارترین خۆکانی سەرکردەی نازیەکان بوو و شێوازی ڕۆیشتن و هەموو وردەکارەکانی ژیانی فێر کرد. هەروەها ناسار بوو کێشیدا ببەزێنێ بۆ ئەوەی جەستەی هاوشێوەی جەستەی سەرکردەی نازیەکان بێ. تاکە کێشە ئەوە بوو کە هاوشێوەی هیتلەر تووشی لەرزینێک بوو لە دەستیدا، بۆیە هەمیشە لە پشتیەوە دەیشاردەوە. بۆرمان تاکە کەس بوو کە ئاگاداری ئەم کێشە تەندروستیە بوو. تا ئەمڕۆ کەس ناوی ئەڵتەرناتیڤیکە نازانێ، بەڵام بۆرمان بڕیاریدا بیکاتە قوربانی بۆ ئەوەی هەمووان باوەڕ بکەن کە هیتلەر خۆی کوشتووە. هەروەها پزیشکێکی نەشتەرگەری جوانکاری کاری دەکرد بۆ ئەوەی هاوشێوەی هیتلەر و هاوشێوەی ژنەکەی تا دەتوانێت لە ڕاستەقینەکان نزیک بکاتەوە. و لەگەڵ کۆتایی هاتنی شەڕەکەدا بۆرمان هاوسەرگیریەکەی ئەوانی ڕێخست، دوای ئەوە بڕیاری لە سێدارەدانی هەردوو لایەنەکەی دەرکرد. دوای ئەوەی سوپای سۆڤیەت ناوچەکەی پشکنی ئەو دوو تەرمە دۆزرانەوە و لەو کاتەدا بە فەرمی مردنی هیتلەر ڕاگەیەندرا. لەلایەکی ترەوە کۆشکەکە کە بە سەرپەرشتی بۆرمان وۆژەن کرایە و لە ناوچەیەکی چۆڵ لە باشووری ئەرجەنتین چاوەڕێی هیتلەر بوو، لە شەوی 28 تەموزی ساڵی 1945 بۆ گواستنەوەی هیتلەر و دەوروبەرەکەی لە دوورگە کەناراییەکانەوە بۆ ئەرجەنتین ژێر دەریای بەکارهێنا. شاندەکە بەرەو ئەرجەنتین بەردەوام بوون و شەوی یەکەمیان لە شاری میرامار بەسەر برد. بەیانیەکی فڕۆکەیەکی بچووکی هێزی ئاسمانی ئەرجەنتین بردیانی بۆ ناوچەیەکی بیابان کە شاری سان کارلۆس دی باریلوس بوو. ئەڵمانیەکان لەو کاتەدا کۆنتڕۆڵی دۆخی ئەوەیان کردبوو، بەو پێی شارەکە بە تەواوی ئەمنیەتی هەبوو و کەس نەیدەتوانی بچێتە ناویەوە بەبێ مۆڵەتی ڕاستەوخۆی سەرکردایەتی نازی. هیتلەر بۆ ماوەی 8 مانگ لەوێ ژیاوە و دوای ئەوە لە ساڵی 1946 بەردەوام بوون. بۆرمان چاودێری شاری سان کارلۆس دی باریلوسی دەکرد. دوای ئەوە ڕاگەیەندرا کە ئەو هاوسەرەکەی بە ڕووداوی ئۆتۆمبیل گیانیان لە دەستداوە و هەروەها ئەو دوو تەرمەش بە تەواوەتی سوێنراون. بەڵام ئەوە تەنها سەرقاڵکردنێک بوو بۆ ئەوەی هیتلەر و هاوسەرەکەی بگوازنەوە بۆ کۆشک لە ئەلکۆ کە کۆشکێکی دابراوە و دەکەوێتە دامێنی سیای ئەندێز لە نزیک دەریاچەی ئوێڵوەهابی. هیتلەر تا ساڵی 1955 لەوێ ژیاوە و بۆرمان تاکە کەس بووە کە دەیزانی لەکوێن. ژنەکەی هیتلەر زۆر دڵتەنگ بوو بۆ گۆشەگیری کە تووشی ببوو لەو ماوەیەدا، هەروها شێوازی ژیانی لەوێ لەگەڵیدا نەدەگونجا و هیتلەریش تەندروستی باش نەبوو. ئەو دوو هاوسەرە تەنها حەزیان لە ژیانی سادی وڵاتەکەیان و چاودێریکردنی دوو منداڵە بچووکەکەیان بوو. بەڵێ ئەو دوو ڕۆژنامەنووسە ئینگلیزیە بانگەشی ئەوە دەکەن کە هیتلەر دوو منداڵی هەبووە، بەڵام ژیانی هاوسەرگیریەکەی ماوەیەکی زۆری نەخایەن. لە ساڵی 1954دا هیتلەری بەجێهێشت و لەگەڵ منداڵەکاندا ڕوویان لە شارۆچکەی نیوکوین کرد. بۆرمان لەوێ پارێزگارێکی تەواوی بۆ منداڵەکانی دابین کرد. دوای ئەوەی لە ساڵی 1955دا کودتایەکی دیکە لە ئەرجەنتین ڕوویدا،
لەبەر ئەم ڕووداوانەش خوان پێرۆ لە وڵاتەکەی هەڵهات و بۆرمان هیتلەری گواستەوە بۆ گوندی لا کلارا لەوێ لەگەڵ دکتۆر ئاوت ئۆف یەمەن و خزمەتکاری تایبەتی خۆی هێنریک پیتا لە خانوویەکی بچووکدا دەژیا. لە 12 شوباتی ساڵی 1962 هیتلەر تووشی جەڵتەی مێشک بوو، دواتر نیوەی چەپی جەستەی ئیفلیس بوو، هەرزوو کەوتە باری لە هۆشچوونەوە. لە 13 شوبات کاژمێر 3 پاژنیوەڕۆ پزیشکی تایبەتی خۆی ڕایگەیاند کە لە تەمەنی 73 ساڵیدا کۆچی دوایی کردووە. سەبارەت بە بورمان و میلەر ئەوە زانراوە کە تاوەکو ساڵی 1970 ژیاون، دوای ئەوە شوێنەواری ئەوان بە تەواوەتی نەماوە و هیچ زانیارێک سەبارەت بە بەرواری مردنیان لە بەردەستدا نییە. بەڵام بورمان پێش مردنی سەرکەوتوو بوو لە پەردە پۆشکردنی شوێنی ئیڤا براونی هاوسەری ئەدۆڵف هیتلەر و 2 منداڵەکەشی، چونکە کەس نەیتوانیوە بیاندۆزێتەوە، هەرچەندە بە دڵنیاییەوە هاوسەرەکەی مردووە، بەڵام گومان هەیە کە 2 کوڕەکەی هێشتا لە ژیاندا مابن، جا لە ئەرجەنتین بن یان لە هەر شوێنێکی دیکەی ئەم جیهانە بن. ئەمەش چیرۆکی هەڵهاتنی هیتلەر بوو و ژیانکردنی بوو بۆ ماوەیەکی زۆر لە ناوچەیەکی تر. ئەگەر بابەتەکەی ئەمڕۆتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و ئێوەش دەتوانن ڕاو پێشنیارەکانتان دەربارەی ئەم بابەتە بنووسن و هەروەها ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زنگۆڵی تەنیشتی سبسکرایب بەکاش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و 2 بار و 3 بارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.